ئێمە گفتوگۆمان لەگەڵ حکوومەتی فێدرالی بەردەوامە لیژنەکانمان لەسەر کاری خۆیان بەردەوامن شاندێکمان لە بەغا بوو گفتوگۆی باشیان هەبوو لەگەڵ وەفدی حکوومەتی ناوەندی لەم ئەمڕۆ بەنیاز بوون بڕۆنەوە بۆ ئەوەی پەرە بەو گفتوگۆوانە بدەن پێم وایە جەوەکە جەوێکی گونجاوە مناقەشەکان جددین و هیوادارین بگەینە ئەنجامێک کە بۆ هەموو لایەک باش بێت. بەڵێ ئێمە لە وەزارەتی دارایی دراسی ئەو مەوزوعە ئەکرێت ئێمە ئەتوانین وەکو هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی خۆمان ئامادە بکەین بەڵام بەبێ یەکلاییکردنەوەی تەواوی داهاتی هەرێمی کوردستان کە بەشکی زۆری لە بەغاوەوە بۆمانێت ئەگەر ئەوە ڕوون نەبێ لای ئێمە هەر شتێ ئێمە بیکەین تەقدیریە بێت ینی بۆیە ڕنگ بێ زۆر سوودی نەبێ ڕنگ بێ زیاتر عملیەکی نەزەری بێ بۆیە ئێمە ئەمانەوێ پرۆژەی یاسای بودجەی عێراق یەکلا ببێتەوە تاکو ئێمە بزانین داهاتی هەرێمی کوردستان چەندە تاکو ئێمە بتوانین لەسەر ئەو داهاتە پرۆژە یاسایەکی گونجاو بۆ هەرێمی کوردستان دابین بکەین. وڵا پێم وایە پیاوەکە تووتیژیەکە دژی ژنان بۆیە ئەرکەکە لەسەر شانی پیاوە بۆ ئەوەی کۆتایی بەم دیاردەیە بهێنین ئەرکەکە لەسەر پیاوە بۆ ئەوەی کە بگەینە ئاستێکی هوشیاری کە پێمان بڵێ کە تونند و تیژی دژی ژنان عیبە کە تونند و تیژی دژی ژنان نابێت لەم سەردەمەیە هەبێت بەداخەوە هەیە 100 ساڵە خەڵخەباتەکە بۆ نەهێشتنی تونند و تیژی دژی ژنان لەسەر ئاستی جیهان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش هەیە بۆیە من ئەمڕۆ لێرە لە مداخلەکەشم لێرە پرسیارەکەمەوە بوو ئایا ئەبێ چی بکەین تاکو ئاستی هوشیاری کۆمەڵگەی خۆمان بگەینینە ئەو ئاستە کە پێمان بڵێ کە تونند و تیژی عیبە بۆیە هەندێک جار پێویستە بە پرسیارێک پرسێک بجوڵێنی. من هێرشم لێ ناتی پرسیارێکمەیە دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان جددی نییە لە ڕادەستکردنەکەینەوە کێ دەڵێ ڕادست دەکەن پەرلەمانتارێک دەڵێ لە بەڵێنەکانی پێشوویانە بەردەوام پەشیمان بوونەتەوە کێ دەڵێ پەرلەمانتارێکی عێراق لەسەر ئەڵێن و مەڵێن ئیش ناکەین ئێمە پرۆژە یاسایەک هەیە پرۆژە یاسای بودجە چەند ئەرکێکی خستووە سەر شانی هەرێمی کوردستان چەند ئەرکێکی خستووە سەر شانی حکوومەتی ناوەندی و لە کاتێک ئێمە هەمومان ئەتوانین پابند بین بە بڕگەکانی یا ئەو یاسایە کە بەفعلی هەموو لایەک پابند بێ تاکو ئێستا هەموو لایەک پابند نەبووە بۆیە ئێمە پەیوادارین لە پرۆژە یاسای بودجەی 2020 پرۆژە یاسایەک بێ کە تۆکمە بێ کە لە بەرژەوەندی تاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش بێ. زۆر سپاسانەکەم.